و بە تایبەتی تریش هاوکارانی پام نێران کاک عەبدولعەزیز، کاک ئەحمەد، کاک دەشتی چاڵێنجیان دەکەم کاوانیش بەشدار بن لەم پرۆژەیە تاوەکو ئەوانەی کەوا پێویستیان بەم جلوبەرگانە هەیە و توانای دابینکردنیان نیە سوودی لێ ببینن. بەڵێ دیارە ڕێکخراوێک هەیە لە شاری هەولێر بە ناوی ڕێکخراوی یەکتر قبولکردن هەڵساوە بە دیاریکردن یاخود ڕاگەاندنی پرۆژەیەک بە ناوی پرۆژەی بەخشین کە تێیدا جلوبەرگی بەکارهاتوو کۆ دەکاتەوە پاشان دەیبەخشێتەوە بە کەسانێک کە کەم دەرامەتن و توانای دابینکردنی جلوبەرگیانێ. بۆ مەبەستە من ئێستا لەگە سەرۆکی ڕێکخراوەکە قساکەم کاگاریمان لەگەڵ کاگاریگەربەی تێرە سوپاس دەکەم بۆ ئەو دەرفەتە کاگاری. ئێوە وەکو ڕێکخراوی یەکتر قبولکردن لە کێک ڕێکخراویەوە دامەزراوە و چەند ساڵە ئەم پرۆژێتان ڕاگەیاندووە ئامانجتان چێ لەم پرۆژەیە؟ زۆر سپاس لە بۆ کەناڵەکەتان. ڕێکخراوی یەکتر قبولکردن لە ساڵی 2014 دامەزراوە لەسەر ئاستی عێراق کار دەکاتن. کۆمەڵە پرۆگرامە چیە؟ یەک لە پرۆگرامەکانی کاری مرۆیە لەژێر کاری مرۆیی پرۆژەیەکمان هەیە بە ناوی پرۆژەی بەخشین کە پێک دێت لە چەند بۆکسێک تەنها لە شاری هەولێر نزیکەی تا ئێستا 54 بۆکسمانەیە لە گەڕەکەکان و ستیەکانی ئەوانەی کە متەمەکینن لەوێن دەرێدانراوە. ئەو جلوبەرگانی کە زیادە خەڵک لی زیادە دەوێت فڕێ بداتن لە زیاتی فڕێ بداتن ئەمە ناوەکمان بۆ داناوە ژیانێکی تر ببەخشە بە جلوبەرگەکانت لەبەرە تو نابی لە بۆ کەسانی چتکە دەبیتن. ئەو بەنسبەت پرۆژەکەی بەنسبەتەوەش کە ئەمە چ ئامانجەکمانە ئامانج زۆر ئامانجمانێ لەو پرۆژێ یەک لەو بەشەیە کە بتوانین اقتصاد لە ڕووی اقتصادیەوە ئیتر هەندە پارە سەرف نەکرێتن بە جلوبەرگەوە کەسانە کەم دەرامەت ناتوانێت جلوبەرگ بکرامە بتوانین لە بۆیان دابین بکەین و هەروەها ئامانجە کەشەیە کە لە بۆ ژینگە پارێزی تێدایە. زۆر باشە کاگاری سەبارەت بە هیچ داتایەکتان لەلایە تاوەکو ئێستا باوڵێن چ ڕێژەیەک کۆکراوەتەوە لەو جلوبەرگانەی کەوا بەکار هاتوونەوە لەلایەن خەڵکەوە هێنرابێتە نێو سندوقەکان و بۆکسەکە؟ بەڵێ داتام لەلایە داتایەکانیش لەبەروی پرۆژەکە بە تەدریجی زیادی کرد چکەمە لە کاتی لە ساڵی 2021 کە دەستمان پێکردن هەبە دە بۆکسی دەستمان پێکریان دە بۆکسە بوو لە دەگەڕەکی جیاواز. ئێستا خۆشبەختانە 54 بۆکسمان هەیە و لە 54 گەڕک داتایەکان تا ئێستا تەنها ساڵی 2025 124,600 تەن جلب کۆکرایتەوە لە بەکۆی گشتی 482,361 تەن جلوبەرێک کۆکرا. دڵمان خۆشە بە هەر جلوبەرگە کە دەینێن بەڵام تەنها یەک داواکاریە ئەوی کە دەینێن بە خاوێنی دابدرێت چونکە ڕەنگە جلوبەرگە چ پیس دەیت کە پیس بکاتن ئەنی ئەگەر توانیان تەنها پیسەکەی دامەنێن ئەوی لە لایشکە دابدرێم لە ناو لایلۆنەک دابنەوە ئەمە خاوێنیان دەکەینەوە بەڵام جیا بکرێتەوە لە جلوبەرگەکانیت کە ئەو داواکاریەمان هەیە. زۆر باشە ئەو گەڕەکانە یاخود ئەو شوێنانە کوێن لە ناو سەنتەری شاری هەولێر بۆی خەڵک پێی بزان و بچن بەدەمیانە و جلوبەرگەکانە توانی چەند شوێنێکمان پێ بڵێ؟ شوێنەکان زۆرە تقریبان ئەوانەی کەستیە وەکو لالاڤەکان هەر هەموو لالاڤەکان لیتی دریمستیا وەزیرانە گەنجانستیا گلۆبالستیا هەولێری نوێیە لە کۆمەڵە شوێنەکە 54 پێم لەبەر ناکرێت بەڵام دەتوانێت لە وێبسایتەکەم ئەگەر داخلی وێبسایت بنایەوە iraq.org لەوێن دەرێ ماپەکدانرایە بۆکسەکان لە چێندرێ هەر ئەو شوێنێک کە لێ نێزیکە ماپەکە بەخۆی دەستنیشانی دەکات دەڵێ نێزیکترین بۆکس لە لای تو 100 کیلۆمەترە دوورە. باشە چ کاتێکی دیاریکراو هەیە کە خەڵک جلوبەرگ بێنێتن لە وەرزی زستان بێ یاخود لە وەرزی هاوین بیان بۆ ئێوە هیچ جیاوازیەک نێت لە هەر کاتێک بێ ئاساییە؟ ئەمە لە خۆیەوە مشکلێکی گەورەی ئەمە هەیتمان ئێستا نمونە مانجی نوۆیە ئەو جلوبەرگانی ئەمە کۆی دەکەینەوە هاوینە بەڵام ئەوی لە پێشمانە وەرز لە پێشمانە زستانە کەواتەمە لە بۆ زستانی ناتوانێت ئەو جلکەی ئەوڕۆ کۆمان کردیتەوە دابش بکەین. ئەو جلوبەرگە مەوسیمەک پێشترە ئەمە لە مەوسمی زستانی دابەشی دەکەینەوە یعنی بە بەردەوامی ئەمە مەوسیمەک لە پاشن چکە خەڵک ئەو جلکانی لێ زیادەکات دایدەنێ بە تاکید وەرزێک پێشە خۆیتی لە هاوینانی ئەمە جلوبەرگی زستانی کۆ دەکەینەوە بەڵام چاوەڕوان دەکەین کاتێک کە دەبیتە هاوین لە نەورۆزان یان بۆنێک دەبیتن لەو کاتانە تەوزێڵیان دەکەینەوە. باشە زۆر سپاس کاگاری زۆر مەمنون زۆر سپاس دەکەم. بەڵێ ئەوەی کە گوێویستی بوون ئەمە وتەکانی کاگاری کە سەرۆکی ڕێکخراوەکە بوو تاوەکو ئێستا خەڵکانێکی زۆر سودمەند بوونە لەم پرۆژەیە و منیش وەکو میدیاکارێک و وەکو ڕۆژنامەوانێک
ئەمڕۆ هاتوومە کۆمەڵێک لەو جلوبەرگانێکەوە بەکارم هێنا و لێستادا پێویستم پێ نیە و زیادن منیش ئەی بەخشم هەمووەکو کارێکی ئینسانی هەمووەکو کارێکی ئەخلاقی و هەمووەکو کارێکی ئاینیە بۆیە داواشەکەم لە هەموو هاوکاران لە هەموو دەستگا میدیاکان بەبێ جیاوازی ئەوانیش هاوکار بن لە بەخشینی جلوبەرگەکانی کە هەیەیانە و لێستادا پێویستیان پێێنەوە بە تایبەتی لە دەستگای میدیای 964 هاوکارانم و بە تایبەتی تریش هاوکارانی پامنێران کاک عەبدولعەزیز کاک ئەحمەد کاک دەشتی چاڵێنجیان دەکەم کاوانیش بەشدار بن لەم پرۆژەیە تاوەکو ئەوانەی کەوا پێویستیان بەم جلوبەرگانە هەیە و توانای دابینکردنیان یا سوودی لێ ببینن.